Türkiye'yi şahıstayım ne kadar olmuş uçları kırdım. کنگرەی نەتەوەی کوردستان کەنەکە لە پاش مانگێک و چەند ڕۆژی کە سەر ساڵەکە تەواو دەبی بەسەر تێپەڕینی معاهدەی لۆزان بەرنامەیەکی ساز کردووە لە شاری لۆزان ئەو شوێنەی کە کاتی خۆی کۆنگرەی لۆزانی بەسرا لە هەمان شوێن بۆ ماوەی 3 ڕۆژ 2 ڕۆژ مشیان نزیک 350 کەسێک داوت کراون بۆ کۆنفرانس بۆ قسەکردن لەسەر ئەو مەسەلانە ڕۆژی 24ش کە ڕۆژی سێمە کۆبوونەوەیەکی جەماوەری فراوان کە تەوەقع دەکرێت زیاتر لە 100,000 کەس تێدا بەشدار بیتن ئەویش ساز دەکرێت. ئێمەش هەر لێرە لە باشوور بڕیارماندا کە هەر بۆ مناسبەتەی کە مانگە و چەند ڕۆژێکی مایە لێرە کۆنفرانسێک ببەستین و داوەتی ئێوەی بەڕێز بکەین چەند خوشک و برایەکی خۆشەویست لەسەر ئەو مەسەلەیە قسە بکەین. پەیماننامەی لۆزان لە 143 مادە پێکاتوە و حەڤە بەیاننامە و هاوپێچ و میساقی لەگەڵدایە و هەروەها مادەکانی بریتین لە مادەی ئابووری، مادەی سیاسی، مادەی دیاریکردنی سنووری تورکیا، مادەی گەروەکانی تورکیا کە چۆن بەڕێوە ببرێن. ئەم مادانە هەمووی مادەی گرنگن لە پەیماننامەی لۆزاندا. پرسیارەکە ئەوەیە ئایا ئەکرێ پەیماننامەی لۆزان هەڵبوەشێتەوە یا هەمووای بکرێتەوە. بۆ وەڵامدانەوەی ئەم پرسیارە گرنگە ئێمە بزانین کەوە لە پەیماننامەی لۆزاندا هیچ وادەیەک دیاری نەکراوە بۆ هەڵوەشاندنەوەی و هەمیشە باسی لەوە کردووە کە پەیماننامەی لۆزان تایە تورکیا زەرمەند بووە و پەیماننامەیەکی نەعەدالەتیە و تورکیا بەشێکی زۆری سنووری خۆی لەدەستداوە. ئەمەی نەشاردوێتەوە و کار بۆ ئەوە ئەکا باشە کە ئەگە پەیماننامەی لۆزان هەڵنەوەشێتەوە ئەی چارچەوەی کارکردنی تورکیا چۆنە لە چه ئاستێکا کار ئەکا. ئەوەی کە ئەمێ جەختی لەسەر کەمەوە ئێستا لێرە ئەوەیە کەوە لە دوای پەیماننامەی لۆزان چەند پەیماننامەیەکی تر بەستراوە کەوە هەندێک لە بەندەکانی لۆزانی سڕ کردووە یانەوەعەنما هەموار کراوەتەوە کە ئێمە ئەتوانین سوود لەوانە ببینین بێگومان تورکیا شەڵی ئەوەیە کە سوود لەوە ببینێن. تورکیا ئەیوێ ئێستا ئیستیفادە لەمە بکە لە چ ڕوویەکەوە بەوەی کەوە ڕۆژئاوای کوردستانی داگیر کردووە و تقریبا 8,835 کیلۆمەتر دووجای خاکی ڕۆژئاوای کوردستانی داگیر کردووە. زیاتر لە 1000 شار و شارۆچکەن شارەکانی ئەفرین، تەل ئەبیاد، ڕەس العەین، ئەلباب، ئەزازیل ئەگەناوەکانم خەڵەت نەوت بێ و زۆرێکی تر ئەمانە هەمووی لەلایەن تورکیاوە داگیر کراون و هەمومان ئەزانین کە ئێستا گۆڕینی دمۆگرافیا لەو ناوچەیە پەیڕەو ئەکرێن. کوردەکان ڕاگەزەکرێن و تورک ئەیانەن نیشتەجێی ئەوەی ئەکەن و بەتەمایە ئەوەی کە لە پارێزگای هاتایی کردی دووبارەی بکاتەوە و ڕێفەڕاندۆم بێت و دواتر لە ڕێگەی پەرلەمانی تورکیاوە سنووری تورکیا بگۆڕێ و ئەو بەشەی ڕۆژئاوا بخاتە سەر تورکیا و ئەمەی کردووە وەکو وتمان دوای پەیماننامەی لۆزان ئەمەی بۆ چۆتە سەر و هەوڵی دووبارەبوونەوەی ئەمەیە چ لە ڕۆژئاوای کوردستان و چ لە باشووری کوردستان کە ئەوێ پارێزگای مووسڵ بە هەمان شێوە بخاتەوە سەر تورکیا. ئەمەشیان بە هەمان شێوە لە ڕێگەی ڕێفەڕاندۆم و لە ڕێگەی گۆڕینی دمۆگرافیا و سیاسەتی ئێستاوە ئەزانین کەەوە باشووری کوردستان بەشێکی زۆری لەلایەن تورکیاوە داگیر کراوە مەقەڕاتی سەربازی تورکیا لە زۆرێک لە ناوچەکانی عێراقدا هەن. عێراق وڵاتێکی لاوازە ئەو بەخۆتیەی نییە و دوو خاڵ هەیە کە تورکیا ئیستیفادەی لێەکە. یەکێکیان ئەوەیەکەوە دوای ئاگربەستی جەنگ بەریتانیا هات مووسڵی داگیر کرد و ئەزانم کات فاروقیش پێشەوە ئیشارەتی پێەیە. دوای ئاگربەست کە ئەمە خلافی هەموو قوانینی نێودەوڵەتیە کە تۆ ئاگربەستی وەبەی مووسڵ داگیر بکەیت.
ئەمە یەک و دوو لە لۆزانە لەبەر خلافێکی زۆر لەسەر مووسڵ هەبوو ئەو مادەیان تەرک کرد بۆ 3 ساڵ دوای ئەوە بڕیان لە شارەنووسی مووسڵ درا دوای ئەوەی کە بەریتانیا بەقوەتر بوو وەتوانی لە کۆمەڵگەی گەلانە ئەوە بچەسپێنێت کە مووسڵ عاید بە عێراق بێ لەبەرەوەی عێراق عاید بە بەریتانیا بوو. دەربارەی یاسا پەیمانی لۆزان ئەتوان بڵم پەیمانی لۆزانێکێک بۆ لەو پەیمان نامانەی کە کوردی دابش کردو بەسەر 4 وڵاتە جگەلەوەی کە خاکی کوردی بەشێک لە خاکی کوردی داوەتە وڵاتەکان میرات و وەرەسەی کوردی وا لێ کردووە بەستە بێ بە هەرێکێک لە وڵاتانەوە بۆ نمونە لە تورکیا کورد کەوتۆتە ژێر ڕەحمەتی سیستمی بەڕێوەبردن لە تورکیا لە عێراق کورتە تا ئەو کاتێک کە ئازاد بۆ و ڕاپەڕینی کردووە ساڵینەوە یەک لەژێر ڕەحمەت و لەژێر ڕەفتاری بەعسی فاشیستا بووە لە سووریا بە هەمان شێوە و لە ئێرانیش ئێستا بینین بە چه شێوازێک سیستمی سێدارە و ڕژێمی سێدارە چۆن حکمی خەڵگەکە لەوێ ئێمە بۆ ئەمە ئەبێ هەمومان ڕۆڵمان هەبێت چه ژنان چ پیاوان و ژنان ئەتوان ڕۆڵی کارا بگێڕن لە تەبایی یەکگرت و یەکڕێزی و هەمومان کار بکەین لە پێناوی یەکێتی خاکی کوردستان و یەکێتی نەتەوەیی کورد و یەکڕێزی گەلی کوردستان ئەوەی کە لەسەر خاکی کوردستانەژی بە ئاراستەی ئەوەی کە پێکەوە بتوانین چارەنووسی ئەم وڵاتەوە ئەم نەتەوانی کە لەسەر ئەم خاکی کوردستان ئەژین هەر 4 پارچەکەی ڕێکخین و ئێمە ئێستا زانین لە واقعێکە ئاژین کە بەشێکی کوردستان کە بەشی باشوورێتی بە پێی دەستور بە پێی حەقی سیاسی خۆی ئەمە ڕێک خراوە پێویستی بە ڕێخستنی هێز و لایەنە سیاسیەکانی ترە لەناو ئەم بەشەیە بۆ ئەوی پشتیوان بێ بۆ بەشەکانی تریش بۆ یەکڕیز بێ لەگەڵ بەشەکانی تریشا چ لە سووریا چ لە تورکیا چ لە ئێران بۆ ئەوی پێکەوە بتوانن ئەوەی کە پەیماننامەی لۆزانە و کوردی دابەشی سەر ئەم 4 پارچەیە کردو پێی وا بێت یعنی ئەبێ ئەو بڕگە و بابەتانی کە لە ئەتوانرێت هەموار بکرێەوە زەربەی لە دۆزی کوردیاوە زەربەی لە دۆزی کۆی ئەو نەتەوانەداوە کە لەم ناوچەیەدا ئەژین بتوانرێ هەموار بکرێتەوە بە ئاراستەیە کە لە سوود و قازانجیان بشکێتەوە وەک هەر وڵاتێکی تر و هەر وەک نەتەوەیەکی تر وەک هەرگەلێکی تر کە خاوەن دەوڵەت و سربەخۆیی و شکۆی مرۆیی خۆیانن ئێمەش بتوانین بگەین بەو ئاوات و ئامانجانەی کە لە ڕووی سیاسی و قوربانی زۆرمان بۆ داوە و لە ڕووی شۆڕژگێرە و قوربانیمان بۆ داوە وتوانی ومانە قۆناغی زۆر ببڕین لەم بارەوە بەڵام پێویستی بە یەکڕێزیە ئەم یەکڕێزیەش تەنیا بە دروشم نابێت بە کردار ئەبێ بچەسبێەوە هەموو هێز و لایەنە سیاسیەکان لە جۆرێک غەروری واز بێنن بۆ ئەوەی کە ئەم میلەتە بتوانێت لە سای سێبەری ئەو حیزبە سیاسیانەی کە هەیە بگا بە ئاوات و ئامانجە نەتەوەیی و نیشتیمانیەکانی خۆی نەتەوەکانی تریش هەمووی زەرمەند بوون ئێمە چۆن بگەینە هەموو نەتەوەکانی ناوچەکە کە تۆ بەهۆی لۆزانەوە 100 ساڵە لە شەڕ و ناسەقامگیری ئابووری سیاسی معنەویە ئەمە بە هەموو نەتەوەکان بگەێنین کەەوە هەڵۆشانەوەی ئەو بەندانە لە بەرژەوەندی هەموو لایەک و هەموو تاکێک. سپاس.